ئەمەوێ ڕوونکردنەوەێک لەبارەی ئەو ماسە بەڕاستی خەڵکانێکی زۆر کە بوون منە ئەم ئەهلی سونە و جەماعە ئەبینن پرسیاری ئەویان دەکەن ئایا چۆن دکتۆر توانیوتی ئەم دوو کوڕەی خۆی لە ماوەی بۆ ماگێک دو ماگێک تاعین بکات لە ماکەدا خەڵکانی بۆ ماوەی 12 ساڵ بۆ نمونە لە بەعەقد لە دەوامەکەن و تا ئێستا تاعین نەبوون. باشە برای من باشە کاکەگیان، یعنی پەیوەندی بە ژیانی من، ژیانی کوڕم، منداڵم، خێزانم. پێغمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ من حوسنی ئیسلامی المەرئی تەرکه ما لا یعنی، یعنی لە باش مسلمانێتی ئینسان شتێک پەیوەندی بە تۆ نەبێت تەدەخولی نەکەی. کە من تەدەخولی ژیانی هەر کەسێک لە ئێوەی بینەری بەڕێز بکەم حەقتانە گلەیم لێ بکەن. بۆ تۆش نییە بێی گلەیی لە من بکەی مامۆستا بۆ ئەم جلەت لەبەر کرد، بۆ بەم شێوازە ڕۆیشتی، بۆ وا هەڵسای بۆ وا ڕۆیشتیم. زۆر کەس بەداخەوە یعنی ئیش و کاری چییە؟ ئاوا چاوی بڕیوەتە من مناڵم، یعنی وەزعم ژیانم. براکەی من هەر یەکێک لە ئێوە کەوا هەز دەکات پارەی ئەوم لایە، ماڵی ئەوم لایە، زوڵمم لەو کردووە، حەقێکی لەسەر منە، ئەوە دەرگای ماڵەوەم کراوەیە و دەرگای شەرع کراوەیە کە بە شەرعیش نایکە دەتوانێت بچێت لە مەحکەمەش کاتم لێ بکە کە حەقێکی لەسەر من یا لەسەر کوڕم منداڵم کەسێکم هەبێ. ئەمما تەدەخولکردن و یعنی ئەو هەموو یعنی زێدەڕەویە مامۆستا بۆ وای کرد، کوڕەکەی بۆ وای کرد، نازانم چی بۆ وای کرد. براگیانەمە ئەمە لە ئەدەبی موسڵمان نییە بەڕاستی. ئەگەر شتێک کراوە پێچەوانەی شەرعە، ئەگەر شتێک کراوە پێچەوانەی شەرعە ئەو بەسەر چاو، بەڵام شتێک نەکرابێ پێچەوانەی شەرع بێت کاکە بۆ من دەکرێت بۆ تۆ ناکرێت. تۆش بڕۆ بیکە براگیان، خۆ من ڕێم لێ نەگرتووی کاکە. ئەگەر من حەقی تۆم خواردووە ئەوە حەقی خۆتە، کە حەقی تۆم نەخواردۆ برای بەڕێزم حەقێکی خۆم بوو بێ بتوانم دەستی بخەم تۆ نەتوانیوە ئێگلەی لە خۆت کە تۆ ناتوانانی من چی لێ بکەم کاکە گیان؟ بۆ گلەی لە من دەکەی ئیلا کە حەقی کەسێکمان خوارد بێ بەسەر چاو لە خزمەتتان داین دەتوانین بێن داوای حەقی خۆتانمان لێ بکەن ئینشاءڵڵا براکەم. بەڵام بەداخەوە من دێڵم یعنی کوڕی من سوپاس بۆ خوای گەورە ماستەری هەیە، خریجی جامیعەی ئیسلامیە، لە 10 ساڵە لە مەدینە دەخوێنێت و ماستەری هێناوە. ئێستا بە عەقد و گرێبەستی بۆ کراوە عەقد کە درهەمێک و دینارێک چێ وەری نەگرتووە کە وەریشی ناگرێ و ڕەفزیشە ناشمانەوێت. ئێستا هەموو زۆربەی ئەم کوردستانە هاتوۆتە سەرخەت. چاویان ئەو هەموو شتە نابینێ کە بە ناحاق بە زوڵم ئەو هەموو ماڵ و سامانە دەبرێت و بەولا و بەولادا نەوەڵا دەڵێن کوڕی مامۆستا وا کراوە. یعنی بە عەقد لە مزگەوت بێ خزمەتێکی عەمەلی بکات وەکو ئیمامێک وەکو مامۆستایەک بە 250,000 نازام چەندە کە نەیبینیوە بەخوا و ناشی بینێت و ناوێت. ئێستا ئەوە زۆر بەلای ئەو خەڵکەوە وا دەزانن کوڕی عەبدولەتیف ماڵی خەڵکی خواردووە. یعنی نازانم ئەمە چی بیرکردنەوەیەکە، نازانم چی ویژدانێکە، بۆ یعنی تدەخولی هەموو شتێک بکرێ. بۆچی هەر شتێک کە من بیکەم ئەوە بەلایەنەوە زۆر زوڵمە، بەڵام زوڵم بکرێ بەلایەنەوە زوڵم نییە. کاکە بۆ سەیری کوڕە مەسوولەکان ناکەن، نازانم سەیری کوڕە دەوڵەمەندەکان ناکەن، ئەی بۆ سەیری ئەو هەموو فسق و فجوورە ناکەن کە گەنجانی تر دەیکا لەگەڵ ڕێزمدا بۆ گەنجی باش. ینی کوڕی من دەتوانێت بە باشترین پارژ لە باشترین شوێن ینی کە پارەی تێدایە تەعین بن. بەس دەیەوێت خزمەت بە ماڵی خوا بکە، خزمەت بە دینەکەی خوا بکە، ینی بە ماجستێرێکەوە دەتوانێت لە کولیە دەرز بڵێت. ئێستا ئەو کە ڕازی بێ لە مزگەوتێک لە ماڵی خوا خزمەت کا پێشنوێژی بکە ئەوە بەلایەنەوە گەورەترین تاوانە کراوە. قوربانەوەشمان نەویست بۆی هەندێک کەس ئیسراحەت کەن ئینشاءڵڵا و شەو خەویان لێ بکەوێت.